جیاوازی نێوان وشەی ڕەجەعە لەگەڵ ڕەدەی چییە؟ فەرموون. بسم الله الرحمن الرحيم الحمد لله والصلاة والسلام على رسول الله وعلى آله وصحبه ومن والاه. خۆشەویستان، دوو شەیترمان هەیە لە قورئانی پیرۆزدا لەواتادا لێک نزیکن، وشەی ڕەجەعە و وشەی ڕەدە، هەردووچیان بە مانای گەڕانەوە دێتن، گەڕانەوە. بەڵام لە ئیستیعمالی قورئانی کاتێ قورئانی پیرۆز هەر یەک لەو شانە بەکاردێنی لەو ماناو مەقسەدەکی تایبەتترە. وشەی ڕەدە زیاتر لەو حاڵەتەی بەکاردێتن کە گەڕانەوەکە قورس بی، زەحمەت بی، و هەروەها زیاتر لە باسی کوفار و منافقین خوای گەورە وشەی ڕەدەی بەکارهێنایە بە پێچەوانەی وشەی ڕەجەعە. لە بۆ نمونە خوای گەورە لە قورئانی پیرۆزدا دەفەرمێتن ثم تردون إلى عالم الغيب والشهادة. باسی کافر و بێبڕوایانە، یاخود لە ئاەتێکی دیکەدا دەفەرمێ ثم تردون، یاخود لە ئاەتێکدا ثم وستردون إلى عالم الغيب والشهادة. و هەروەها بۆ سزاش بەکارهاتیە ڕەدە. لە بۆ نمونە خوای گەورە دەفەرمێ ولا يرد بأسه عن القوم المجرمين ويوم القيامة يردون إلى أشد العذاب. ياخذ دفرمي ثم رددناه أسفل سافلين. كواتا وشي ردا هم قرانوكا قرصة هم زياتر لبو كفار منافقين خواهي قولة بكاري هنا. بلام كاتي تمشي وشي رجع دكين وشي رجع لقرآن دا زیاتر لە بۆ ئەو حاڵەتە بەکاراتیە کە گەڕانەوەکە ئاسان بی، کە زیاتر گەڕانەوەی ئینسانی ئیماندار و متەقیانیش ئاسانە. لێ کاتێک باسی ئیماندار و متەقیان دەکاتن وشەی ڕەجەعەی بەکارهێنایە. یعنی کەواتە وشەی ڕەجەعە یعنی هاتنەکە سووکە و زیاتر لە بۆ ئیماندارانیشی بەکارهێنایە. لە بۆ نمونە خوای گەورە دەفەرمێ واتقوا يوما ترجعون فيه إلى الله ثم توفى كل نفس ما كسبت وهم لا يظلمون. ياخذ دفرميتن ولئن رجعت إلى ربي إن لي عنده للحسنى. كاتێک ئەم دەگەڕێمەوە لای خوای گەورە، خوای گەورە شتێکی زۆر باشترم پێ دەبەخشی. کەواتە ئەوە یعنی وەکو باسکردنی ئینسانی نەبیین و صدیقین و شوهەدا و پێغەمبەران و ئینسانی متەقی و ئیماندارە. و هەروەها خوای گەورە کاتێک باسی پێغەمبەر موسا دەکات دەفەرمێ فەڕەجەعناکە ئیلا ئومیکە فەڕەجەعناکە، ئێمە بە ئاسانی ئەوتومان گەڕاندەوە لای داکت کەی تەقەڕ عەینوها وەلا تەحزەن، لۆ ئەوەی چاوی گەشت بیبیتەوە و هەروەها دڵتەنجیش نەبیت. کەواتە ڕەجەعە گەڕانەوەیەکی ئاسانە و زیاتر لە سیفەتی یعنی کاتێک باسی متەقیان و ئیمانداران دەکە ڕەجەعەی بەکارهێنایە. بەڵام ڕەدە بە پێچەوانەوە گەڕانەوەکی قورس وەروە لە باسی منافقین و کوفار زیاتر خوای گەورە بەکارهێنایە. بەڵام لەو حاڵەتە وچی چەند جاری دیکەش باز دەکەین، ئێمە ئەو شانەی کە باز دەکەین زیاتر زۆرینەیە، نەک بە ڕەهایی مطلقی. یعنی هەندێک ینی حاڵەتمان هەیە بە پێچەوانە ڕێک بە پێچەوانەیە. لە بۆ نمونە خوای گەورە دەفەرمێت ثم إن مرجعهم لإلى الجحيم. لێرە لە بۆ جەهەنەمیش ڕجوعی بەکارهێنایە. و هەروەها لە ئاەتێکی دیکەدا خوای گەورە دەفەرمێت والباقيات الصالحات خير عند ربك ثوابا وخير مردا. يعني کەواتە بەس لەو دوو ئاەتەی تقریبا ئەو ئیستیسنایە، ئەگەرنا بە زۆرینەی ئاەتەکان هەمووی بۆ شەوەیە کە باسمان کرد. صلى الله على سيدنا محمد وعلى آله وصحبه أجمعين.